بەڵام باسەکە لەوەیە ئەگەر ئێمە ڕۆڵیمان چی بێ لە هێورکردنەوەی ئەم وەزعە لە چاکردنی ئەم وەزعە بەڕێی من پەرلەمانتار چۆن سڕیان کرد وەکو یەکێ مار پێوەی بدا کە ناتوانێت دەست بەرێ بۆ هیچ شتێک تەنها چاوی ئەجوڵێ ئێستا بەس چاومان ماوە زمانەکەشمان ئەمێ جارجار خوا خێری ئێوە بنووسێ وەکو NRT ئێستا NRTمان بە هینێکەوە هەڵواسیەوە بە سەقفێک هەڵواسیەوە کامیرە سێرمنەکات بەم حاڵە ئێمە ئیشی خۆمانەکەین بەس زمان و چاوەکەمان ماوە بەڵام ئیرادەمان نەماوە بەڵام سوڵتەمان نەماوە بەڵام قودرەتمان نەماوە بۆ گۆڕینی وەزعەکە ئەویش بە کوردێکی بە زمانێکی زۆر سادە بڵێم خوا ئەو کەسە بگرێت کە ئەم بارودۆخەی دروستکەی تر کەسێکە وا ئەحکەم الحاکمینە بەڵام ڕۆژگارێک دێت کە ئەو میلەتە ئەو خەڵکە محاسەبە بکا کە لەوەی ئەمڕۆی دروست کرد بەڵام ئەمەی ئێمە چی بکەین ئەوەیە من بیدایە کە وتم خۆزگە هەمومان ئیستیقالەمان بدایە زەختمان لە حکومەت بکردایە زەختمان لە حیزبەکان بکردایە ئەگەر پێشووتر ئەم قسەی کە ئاڵێم بمان کردایە ئەم ڕۆژە بەم ڕۆژە ناگەیشت پەرلەمان و پەرلەمانتاریش ئیحراج نابوو بە سەرۆکی پەرلەمانیش ئیحراج نابوو بەڵام بەداخەوە هەڵوێستانە وەرنەگیرا یعنی نەمانتوانی هەڵوێستێکی موحد لەناو خۆمانە وەکو پەرلەمانتاران دروست بکەین دەستخۆش حاجی کاکە بوونی ئیرادەمان بەسەر حیزبەکانە